کاکە وەڵا ئەمە کێشەم زادەیە زادە و کارەبایەکەشن وایر و مایاری هەموو کەتینە خوارێت تێگەیشتی قەدرە دیکە یەک دوو سێر پێوە بوون سێرەکان بەردار بوون بە کارەبایەوە بوون تێگەی کێشەن ئەو کار ئەو زادە و ئەو کارەبایە وایر و ماران لۆ چاپکەن و زادەکەشن لۆ خێرکەن و وەگەنات کێشەی دیکەنینە داوا لە حکومەتەکەن تێگەیشتی بەهانانوە بێ باوەڕ بکەن یا ئەو ڕۆخمارە خاوی نەکەینەوە لۆس بینێ وچ خۆی لێ دێتەوە پڕ تۆزە بیتووە کاکە ئەمەش پێوەماندی بووینە بەو دنیای و بەو شۆڕەشەی و بەو حکومەتەی و خەباتن کردیە و ماندی بووینە و شەو نخۆنین کێشایە و تێگەیشتی خۆمە لەو خەرکە زیاتر نینە لۆ مەش خزمەتی مەش ناکەن بەڕاستی ئێمە وەکو گەڕەکی لاوان بانەزێوک شێشەمان زۆرە لە 2004 دێوە تقریبەی جادەمان خراپە ڕێوبانمان زۆر خراپە بە حقەتانی ئەوەیە بینی ئێستا تەماشێکە عالێن ئێستا من چار تەڵەبەم هەنا هەرچی سیارەی نایە لێرە تەڵەبەکانم لەو بارکە ئەرێکا کە دەبیسی لە زارم دێ لە جیان بە 20,000 دوو قیمەتیانی دستانان وەزن لەو پەڕی خراپێ لە بەقوڕێ ئەوەی ئەو کارەبایە هەموو لەسەرکی خۆمانینە ئەو سەگ لە ڕێژە تەندێک تەکلی پێورکرا هەر لەسەر بەری خۆمان ئەویشمان هینە کارین بەڕاستی بەهانای خەڵکی ببێن و لەو وەزعی ڕزگارمان کە چکە دستانان وەزع زۆر خراپە وەزعی خراپە لە بەرەی قوڕ و زێراق دروستە بی لێرە تەڵەبەکان بە زەحمەت دەگەنە مەدرسەی مەسەڵەن بۆ نمونە هەر جادە نییە مەسەڵەن مەدرسەی پێویستی ئێرانە مەدرسەی نییە مستەشفەی نییە مەسەڵەن خستەخانە شتوانەی نییە هیچ بابەتەکان هەمویان بەڕاستی پەکراون و هیچی لێ نییە و خزمەتگوزاری زۆر خراپە و وەڵڵی داوامان کردی تا ئێستا هیچیان لێ نەکردینە هیوادارین لە ڕێی کەناڵەکانیەوە دەنگ مامگاتەوەن ئیدارەی سۆران ئیداری سوانەگە بتوانانی ئەو جادەمان لۆقی بکات ئەمە وەزعەن زۆر خراپە بە هاوین و بە زستانە هاوینە تۆزە زستانە قوڕە هەموو منداڵمان تەڵەبەنە ماڵی زۆر لێنە